بەناوی خۆی گەورە مێرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوانێ. ئەمڕۆ ڕۆژە تایبەتەکەیە کە باسکردنمان دەبێت لەسەر چامپیۆنز لیگ و یاریەکانی چامپیۆنز لیگ، ئەو قۆناغەی کە ساتەوەختی دەرکەوتنی ڕاهەنەرەکانە، ساتەوەختی دەرکەوتنی نمایشی یاریزانەکانە، ساتەوەختی دەرکەوتنی ئامانجی تیپەکانە، ساتەوەختی کاردانەوەی هاندەرانە، ساتەوەختی کوردوتەنی ئەڵێها ڕەشسپی لە ڕۆژی بوارە دەرەکەوێ. ئیتر ئێستا کاتکاتیەوەیە، کاتکاتیەوەیە کە تۆ نیشان بی لەوەی چیت لە هەد بەگە، نیشانی بی چیت لە هەک بەدایە، نیشانی بی چی لە توانەتایە. ئەمڕۆ چوار یاریمان هەیە: ئەستۆن ڤیلا کلۆب ڕوچ، PSV ئایندۆڤن ئارسناڵ، و هەروەها دۆرتمۆند و لیل، و هەروەها ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید، کە بەڕای زۆرینەی چاودێران لووتکەی یاریەکان و لووتکەی یاری قۆناغی شانزە، و خۆتان نەزانێ ئێمە چەند ڕوبەڕووبوونەوەیکی بەهێزمانەیە لە قۆناغی شانزەیە. ڕوبەڕووبوونەوەی لیڤەرکوزن و بایر میونخمان هەیە، ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمان و لیڤەرپوڵمان هەیە، و لێرە شانێ ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و یاخود ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدمان هەیە. واتە سێ ڕوبەڕووبوونەوەی لووتکە، سێ ڕوبەڕووبوونەوەی ناوازەمان هەیە کە هەرسێکیان لە سەراسی لووتکەن. بەڵام زۆرینەی چاوەکان و زۆرینەی بۆچوونەکان کۆکن لەسەرەوەی کە بەهێزترین ڕوبەڕووبوونەوەی ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدە، کە ئێستا لە چەند خاڵێکدا بۆتان باسەکەم. خاڵی یەکەم ئەزموونی ئەم دوو تیپەیە لە 15 ساڵی ڕابردووی چامپیۆنز لیگە، کە پێکەوە دوو یاری کۆتایی چامپیۆنز لیگیان ئەنجامداوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم دێربی مەدرید لە ماوەی ڕابردوو یەکێ بووە لە هەرە بەهێزترین دێربیەکان، یەکێک بووە لە پڕناوازەترین دێربیەکان کە زۆرترین سیناریۆی سەرنجڕاکێشی تێدا بووە. داوا لاوکاران مەکەم جەماعەتی وەرزش ئاگادارکەنەوە، وەڵێن ئەم ڕۆژ دیسان سەوت نییە لە ناو لایڤەکەیە، بەڵام دیارە لە تیڤ ئەبێ سەوت مەزبوط بێ. جا ئێستا ئەمێ باس لەوە بکەم کە دێربی مەدرید یەکێکە لە هەرە تایبەتمەندترین ئەو یاریانەی کە بینەر و هەروەها لە ماوەی ڕابردوو ڕکابەری لەسەر کراوە، و باسی لێوە دەکەن لەوەی کە لووتکەی یاریەکان بێ، چونکە ئێمە دوو یاری کۆتایی چامپیۆنز لیگمانەیە، چەند ڕوبەڕووبوونەوەیکی تری چامپیۆنز لیگمانەیە کە هەر ڕووی داوە. ینی لێرە شتەکان بەو جۆرەی لێ بۆ یاری ئەتلێتیکۆ مەدرید و ڕیاڵ مەدرید وەکو بەهێزترین یاری لە ناو دۆخەکەیە دانراوە، و وەکو خوێندنەوەیەکی گەورە و بابەتێکی گەورە سیر دەکرێت. بۆ پاریس سەن ژەرمان و لیڤەرکوزن سێ لەوە چێ کۆمەڵی هاوڕێ بڵێن پاریس سەن ژەرمان و لیڤەرپوڵ بەهێزترین یاریە. ڕاستە یاریکی زۆر ناوەزە و زۆر بەهێزە لە بەرەوەی دوو ڕاهێنەری خاوەن ستایل، دوو ڕاهێنەری کە ستایل یاریکردنیان لێک نزیکەوە، داواکاری قوتابخانەکانیان لێک نزیکە، ڕوبەڕووی یەک دەبنەوەنی و کۆمەڵی لاو چەشی بێزیشیان پێ کە ئەمە یەکێکە لە یاریە سەرنجڕاکێشەکان. و یاری دۆرتمۆند و یاری بایر میونخ و لیڤەرکوزنیش بامان شێوەیەکی ترە لەو یاریانەی کە هەمووان چاوەڕێی دەکەن و یاریکی تایبەتمەندە باڵمانەکەن، بەڵام هیچیان ناگاتەوە ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید و ڕیاڵ مەدرید، هەم بۆی هێزی ئەتلێتیکۆ مەدرید لە وەرزی ئەم ساڵە، و هەم بۆی ئەزموونی ئەتلێتیکۆ مەدرید لە چامپیۆنز لیگە. ئەتلێتیکۆ مەدرید ئەو تیپە نییە بە ئاسانی گەیشت بێتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. ئەتلێتیکۆ مەدرید کە گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بربەستی بەرشەلۆنەی تێپەڕاندووە لە چامپیۆنز لیگە، بربەستی بایر میونخی تێپەڕاندووە لە چامپیۆنز لیگە، واتە تیپێ نەبووە لە خۆپەڕی بێتەوە بۆ یاری کۆتایی. بۆیە ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید و ڕیاڵ مەدرید گەورەترین ڕوبەڕووبوونەوەیە و بەهێزترین ڕوبەڕووبوونەوەیە لە قۆناغی شانزەی یاریەکانی چامپیۆنز لیگ. لە یاریەکانی تر کلۆب ڕوچ و ئەستۆن ڤیلامان هەیە کە ئۆنای ئێمری دەبێت ئامادەکاریی باشکا بۆم تیپەوە، دەبێت
بەڕێوە چوونێکی باش بکە بە تایبەتی ئەم هەفتەیە یاریی ئاسانی لە جاندا کردووە و پشووی بە کۆمەڵێک لە یاریزانەکان داوە و دەبێت ئۆنا ئیمری ئیش لەسەرەوە بکات ئەو هەڵەیە کە لە بۆ نمونە ئەو هەڵەیە کە ڕوویدا لە یاری ئەتڵەنتا و کلۆب ڕۆژە نێت هەمان هەڵە دووبارە بێتەوە بەسەر ئەستۆن ڤیلادا زۆر گرنگە ئەو هەڵەی کە ئەتڵەنتا تێکە و یاخودۆ دۆخی ئەتڵەنتا تێکە و لە یاری پێشووی قۆناغی شانزەیە تۆ ئەم هەڵەیەت ڕوبەڕوونە بێتەوە بزانی مامەڵی لەگەڵکەوە بزانی بارودۆخەکە باش و باشترکە ئەمە سەبارەت بە ئەستۆن ڤیلا کە من قەنەعەتم وایە ئەستۆن ڤیلا هەمان ئەو هەڵەی ئەتڵەنتا دووبارە نەکاتەوە و توانایەوەی تایە لە قۆناغی شانزە کلۆب ڕۆژ تێپەڕێن سەبارەت بە دۆرتمۆند و لیل تەمان ئێوە دەزانن کە لیل ئەو تیپەیە کە بە ڕاستەوخۆ گەشتۆتان قۆناغەوە دۆرتمۆند ئەو تیپەیە کە لە پاشکۆ هاتوتان قۆناغە و دەرکەری سپۆرتینگ لیشبۆنەوە بەڵێ ڕاستە وەکو خاڵکۆکردنەوەکو ڕیزبەندی قۆناغی یەکەم لیل ڕیزبەندێکی باشی کرد بەڵام تر ئێستا ساتەوەختی دەرکەوتنی ئەزمونە ساتەوەختی دەرکەوتنی و نیشاندانی هێزی تیپەکانە ئەمەش ئەو شوێنەیە کە دۆرتمۆند دەتوانێت نمایشی خۆی تیاکە ئەمە ئەو شوێنەیە کە نیکۆ کۆڤاچ دەتوانێت دەم تیپە نوێی پێنیشان بە و هەژمونی یاریزانەکانی دۆرتمۆند و پاڵپشتیان دەرانی دۆرتمۆند و بارودۆخی بروسیا دۆرتمۆند ڕێخۆشکەرە بۆی کە دۆرتمۆند بزانێت ڕێگەی سەرکەوتن بەرامبەر بەلیل بدۆزێتەوە تموحەیلیل کە لە قۆناغی یەکەم بنیادی ناوە و ئاستی پێشکەشی کرد لێرەدا بە کۆتایی بێنێ چونکە دۆرتمۆند ئەو تیپێکە وەرزی ڕابردوو ژیاری کۆتایی چامپیۆنز لیگی کردەوە بۆیە چاوەڕێی شتێکی باش لە دۆرتمۆند دەکرێت گەرچی ئەنجامەکانی ئەم ساڵی خراپ بوون ئایندۆڤن و ئەرسیناڵ دۆخی ئەرسیناڵ لە دۆخێکی زۆر خراپە بە دووری مەزانن ئایندۆڤن بتوانێت مفاجەی ئەرسیناڵ بکە بە تایبەتی لە میارەیە ئەمشەوە لەبەرەوەی ئایندۆڤن تیپێکی باشەوە تیپێکی بەهێزەوە لە ماوەی ڕابردوو چ لە نێو یاریگای ئۆڤانتۆسدا بێ گۆڵی لەو ئۆڤانتۆس تۆمار کرد و چ توانی لە یاریگای خۆشیە بامان شێ گۆڵ لە ئۆڤانتۆس کا و بەربەسی ئۆڤانتۆس تێپەڕێنێت و بگاتە ئەم قۆناغا ئەرسیناڵ لەسەر تیپەکەی جیرۆدەیە بەدەست یاریزانانی ناوەند جیرۆدەیە بەدەست هێرشبەر جیرۆدەیە بەدەست هێرشبەری سەرڕم واتە لە دۆخێکی زۆر ئاڵۆزایە میکەل ئارتیتا و دۆخەکەی زۆر ناهەمووانە بۆیە بە دووری مەزانن ئایندۆڤنی چێ بێ لەو تیپانەی کە مفاجەی ئەرسیناڵ کە لە دەرکردنی ئەرسیناڵ چونکە پێگاتەی ئەرسیناڵ بە تایبەتی بۆ یاری ئەمشەو بەو جۆرە دەخوازێ بەڵام ئیتر ئایا یاریزانەکان دەکەونەوە هێز نیشاندانی ئەرسیناڵ و بە جیاواز دەرەکەون بەڵام بە پیس یاری ڕابردوو بێ ئەمشەو ئایندۆڤن لە توانایدایە ئەنجامێکی باش بەرامبەر ئەرسیناڵ دەسەڵات بکات دەچمە سەر یاریە گەورەکاری ئەتلێتیکۆ مەدرید و ڕیال مەدرید کە یاری دێربی مەدرید کە هەمووی 3 هەفتە پێش ئێستا 2 هەفتە پێش ئێستا ئێمە بینەری دێربیشی دیکەی مەدرید بووین لە ناو سانتیاگۆ بەرنابیۆ کە بە یەکسانبوون بە گۆڵێک بۆر لە یەکیان بەکۆتات کە وەک بینیتان گێم یەکەم لە ڕێی لێدانی سزاوە ژولیان ئەلڤارێس گۆڵی ئەتلێتیکۆی تۆمار کردەوە با پێش یەکسانی کردەوە ئەمڕۆ ئەم شەو ئێمە لە بەردەم دوو پێکهاتین کە ڕاهێنەرێکمان هەیە کە بە شێوازی کلاسیکی 4-4-2 یاریەکە و ڕاهێنەرێکی دیکەشمان هەیە بە پلانی 4-2-3-1 یاریەکە ڕەنگە تەطبیقات شێوازی کلاسیکی تیابێ بەڵام وەکو شێوازی وەکو پێگاتەی یاریکردن بەپی تقریبەن شێوازی یاریکردنی ئەڵمانەکان کە جیگم پێسە زیاتر پشت بە پلانی 4-2-3 کە بە سنووک و کەرەسی یاریکردن بەم جۆرە پلانە یاریەکە هەمیشە وتومە و دەیڵێمانێ ئەڵێم سیمیۆنی ئەو ڕاهێنەرەیە کە لەو قوتابخانەیە گەورە بووە کە ئەنچیلۆتی پێوەی دەناسێ سیمیۆنی تەواو شارەزایە لە هەموو ئەو ڕێنمایانەی یاخود ئەو حەزەرانەی کارلۆ ئەنچیلۆتی لە یاریەکاندا دەیکا و تەواو شارەزا بووە لە ڕوبەڕبوونەوەی ڕیال مەدرید لە ماوەی چەند ساڵی ڕابردووە طبعاً ڕاستە ئێمە ئەنجاممان هەیە لە ئەتلێتیکۆ مەدرید گۆڕانکاریمان هەیە چ لە چامپیۆنز لیگ بێت چ لە پاڵەوەندەکانی تر بەڵام زۆرینەی سەرکەوتنەکان هەر بۆ ڕیال مەدرید و کارلۆ ئەنچیلۆتی بۆ بەرامبەر بە دیگۆ سیمیۆنی بە تایبەتی لە پاڵەوەندەتی ئەوروپیەکانە کەوی من بیرم بێجگە لە چامپیۆنز لیگی 2014-2015 بەری کەوت لێی بردەوانێ و خۆدانزانن چەند یاری ڕابردووی سوپەر دووبارە ئەتلێتیکۆ مەدرید بەرامبەر بە ڕیال مەدرید شکستی هێناوەتەوانێ
بۆیە ئەتوانم بڵێم لە هەموو کات باشتر ئێستا سیمیۆنی هەست بە برینەکانی خۆیەکە و لە هەموو کات باشتر سیمیۆنی ئێستا ئاگای لە تمۆحی یاریزانەکانێتی و جیاواز لە هەموو ئەو یاریانەی ڕابردوو کە تێیدا ئەتلێتیکۆ مەدرید ڕوبەڕووی ڕیال مەدرید بۆتەوە بەو دوو یاریە کۆتاییەشی کە گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە ساڵی 2014 لە ساڵی 2016 من پێم وایە سیمیۆنی هێندەی ئێستا تیپێکی بەڕۆحەتی لە بەردەمدانەبووە. ڕاستە ئێمە گۆدینمان هەبوو، ئێمە کۆمەڵە یاریزانی ناوازەمان هەبوو، ئێمە لە ماوەی ڕابردوو دیۆگۆ کۆستامان هەبوو، ئێمە فێرناندۆ تۆرێسمان هەبوو لەم تیپەیە، ئێمە یعنی چەندین یاریزانی بەهێز ئانتۆن گریزمانمان هەبوو لە 2016 کاراسکۆمان هەبووە، ئاردا تورانمان هەبووە، بەڵێ ئێمانە هەموو یاریزانی پێرفێکت بوون. بەڵام ئەم تیمە لاوە، ئەم ڕۆحیەتە لاوەی کە لە نێو یاریزانەکانی ئەتلێتیکۆ مەدرید هەیە، لەوەی کە ئەرکی بەرگریکارەکان بۆ یاریزانە ئەزموندارەکانە و ئەرکی ناوەند و ڕێخستنی یاری بۆ یاریزانە لاوەکانە و کۆتایی پێێنان و مەترسی دروستکردنیش هەر لەلایەن یاریزانە لاوەکان و بە ئەزمونەکانەوە ڕێک دەخرێت. کەواتە جیاوازیەک هەیە لە ئەتلێتیکۆ مەدریدی ئەمساڵ بە چاو ئەتلێتیکۆ مەدریدەکانی ڕابردوو، چونکە ئێستا ئەرکەکان لە ئەتلێتیکۆ مەدریددا دابەش بوون. وەکو پێم وتن زۆر گرنگە تیپ بزانی کە جێ گۆڵەکانی تۆمارەکە. من پاریش باسی و خاڵە بەهێزی ئەتلێتیکۆ مەدریدم بۆ کردن و باسی و نقطە تەحولی دیکۆ سیمیۆنیم بۆ کردن. وتم زۆر خۆشێسە کە دەبینیت سێرەکەی یا گریزمان گۆڵ تۆمارەکە یا ئەلڤارۆ مۆراتا گۆڵ تۆمارەکە. ئەمە قسەی پارم بوو. ئەم ساڵیش بە هەمان شێوە قسە دەکەم. ئەم ساڵیش دەڵێم زۆر گرنگە بۆ تیپ کە گۆڵکەرەکانی دیاریکراو بن، لەوەی کە بزانی ئەم تیپە ئاعتیمادی لەسەر چێ بۆ گۆڵکردن و بزانی لەوەی کە چێ دەوێت ڕۆڵی خۆی بجێڕێ بۆ گۆڵکردن. بۆیە من پێم وایە سیمیۆنی ئەمساڵ پێگاتێکی تەواو ئامادەتری لە بەردەمایە جیاواز لە ڕابردوو و ڕۆحیەتێکی تەواو گەورەی لە ناخی یاریزانەکانی یا بنیادناوە جیاواز لە ڕابردوو. بەڵام بەدبەختیەکە لێرەدا ئەوەیە کە تۆ یەی ڕوبەڕووی تیپێک دەبیتەوانێک کە یا ڕوبەڕووی ڕاهێنەرێک دەبیتەوانێک کە گەورەترین ئەزمموی لە ڕوبەڕووبوونەوەی دوویاری هەیە و بە هەر ڕێگەیەک بێت، بە هەر وەسیلەیەک بێت، ئەم ڕاهێنەرە زۆر شارەزایە لەوەی کە چۆن بتوانێت لە دوونەوە دەقەیە شکستت پێبێنێ. ئەوەی کە تۆ درجی پێ ناکەی لە ماوەی 5 خولەکە، ئەم ڕاهێنەرە هێندەی ئەزمون کردووە، هێندە پیایدا تێپەڕیوە، هێندەی مامەڵە لەگەڵدا کردووە، لە ماوەی 5 دقەیە لەوە چێت دۆخەکە لە تۆ تێکباو بێتەوەی ماڵاوایکردنت. بۆیە هەموو کات تۆپی پێ یعنی کە نازناوێک نابیتەوانێ مەرجەوە نییە لاوازبی، مەرجەوە نییە لە تۆ لە دۆخی سری ئەتلێتیکۆ مەدرید کە یعنی من جاری پێشوش باسم لێوە کردو دێڵێمەوە لە ماوەی ڕابردوو ئەتلێتیکۆ مەدرید یاریکی ڕیال مەدریدی کردووە لە لیگە، هاتووە یاری بەرشەلۆنەی کردووە لە جامیشای ئیسپانیا لە ناو بەرشەلۆن، یارەکی تریشی لە ناو ڕیاڵ کردووە. بە دوایە هاتووە یاری بلباوی کردووە هەفتەی ڕابردوو لە نێو یاریگای خۆی. ئەوە تا هاتووە تەوانێ یاری ڕیال مەدرید دەکاتەوانێ. بۆ ڕیال مەدرید و بەرشەلۆن و بایر میونخ و ئەم تیپانە ئەم دۆخە ئاسایی ئەم سجلە. بەڵێ دەزانین ئەگەر تیپێ بیوێ براوەی چامپیۆنز لیگ دەبێت لە تیپە گەورەکان بەرێتەوە، بەڵێ دەبێت بۆ هەموو یاریە ئامادە بێت، بەڵێ دەبێت لە هەموو ڕێگەیەکان ڕێگەی سەرکەوتن دۆزێتەوە. بەڵام کۆبوونەوەی ئەم یاریانە لەسەر ئەتلێتیکۆ مەدرید دۆخێکی قورسە، وەکو بەرشەلۆنە نییە ئەتلێتیکۆ مەدرید، وەکو لیڤەرپۆڵ نییە، کاکە وەکو مانچستەر یونایتد نییە. باسی مانچستەر یونایتدی ئێستا ناکەم، باسی ناوی مانچستەر یونایتد دەکەم. بەڕاستی دۆخەکە سجلێکی زۆر قورسە و تەعاملکردنی سیمیۆنی لێرەدا زۆر گرنگە، ڕاگررتنی سیمیۆنی بۆ پێگاتی یاریکردن و شێواز یاریکردن، چونکە وەکو پێم وتن ئەتلێتیکۆ مەدرید بە شێوازی 4-4-2 ڕێک یاری دەکات و ئەتلێتیکۆ مەدرید ئەم شەو دەوێت لە ڕێی یاریکردنیەوە هەوڵەدا هاوسەنگی هێڵی ناوەند ڕاگرێت لەگەڵ ڕیال مەدریددا، بە تایبەتی ئەوەی کە سیمیۆنی لە کۆنگرەکەش ئاماژەی پێکرد، وەکوتی وتی ئێمە خاڵی بەهێزی ڕیال مەدرید دەزانین، ڕیال مەدریدیش زۆر باش خاڵی بەهێزی ئێمە دەزانێت، بەڵام هەردوو لامان دەمانەوێت لە خاڵی لاوازی ئەوی دیکەمان بین. پەیامی سیمیۆنی زۆر ڕوونە کە سیمیۆنی هەوڵ دەدات ئەم شەو کۆنتترۆلی هێڵی ناوەند بکە. ئەوێت سوود لە یاری نەکردنی سیبایۆس
و سوود لە یارینەکردنی جود بیلینگام وەرگێت کە سیباز بۆی پێکان و ئامادە نابێت و بەلینگامیش بۆی ڕاگیران و ئامادە نابێت سوود لەم دوو نوقسانیە وەربگرێت بۆ کۆنتترۆلکردنی هێڵی ناوەند کاتێک کۆنتترۆلی هێڵی ناوەندت لەگەر ڕیال مەدریدا کرد باڵا دەست بووی ڕیال مەدرید ناتوانێت یاریت لەگەڵاکە ڕیال مەدرید ناتوانێت بناغی ێرش بۆ ێرشبەرەکانی کە ڕیال مەدرید ناتوانێت دامەزرەوەی باتەوە بە هێڵی بەرگری چونکە کە ناوەندت لەدەست چوو تەوازنی هێڵی بەرگریش و تەوازنی هێڵی ێرشبردنیشت تێک دەچێت و تۆپەکان بە تەندروستی ناگات ێرشبەرەکان وەکو چۆن بینیمان لە یاری ڕیال بیتسا ئەمە ڕوویدا کە بینیتان ئیسکۆ چی یاریکی بەرامبەر بە ڕیال مەدرید کرد چی یاریکی گەورەی کرد بۆ یاریزانەکانی دیکانتۆنی و هاوڕەکانی هەمویان لە دووری ئیسکۆ بوونەوانێ یارمەتیکی تاوی ئیسکۆیاندا لە هێڵی ناوەندا کە ڕوبەڕووی ناوەندی ڕیال مەدرید بێتوانێ و ڕیال مەدرید بەهۆی ئەوەی کە لە ژێرە فشاری یاریزانەکانی ڕیال بیتسا خۆی پێنەگیراوە کەوتە ژێر فشاری ئەوانەوانێ وەکو بینیتان بە دوو هەڵی بەرگری ڕیال مەدرید دوو گۆڵی لەسەر تۆمار کراوە یارەکەی بەرامبەر بە ڕیال بیتستۆران هەمان ئەو جەنگەی کە پیلگرینی کردی هەمان ئەو جەنگەی کە ڕیال بیتس کردی ئەگەر سیمیۆنی ڕێگەی سەرکەوتنی ئەگەر سیمیۆنی ڕێگەی شکستپێنانی ڕیال مەدرید دەبێت هەمان جەنگ دووبارە بکاتەوە دەبێت ئەم شەو ناوەندی ڕیال مەدرید ڕابگرێ ئیتر مۆدریچ یاریەکە کاماڤینگا یاریەکە چوامینی یاریەکە هەچ کەسێک یاریەکە لەسەر سیمیۆنی پێویستە کە ئەم شەو تەنها و تەنها کار لەسەر ڕاگرتنی ناوەندی ڕیال مەدریدکە چونکە نوقسانی هەیە لە ناوەندی ڕیال مەدریددا تۆ ئەگەر بتەوێت لە تیپی بەرامبەر بی ئەگەر تۆ بتەوێت گورزی لێ بۆشێنی دەبێت تۆ بچیتە سەر خاڵە لاوازەکەی دەبێت خاڵە لاوازەکەی بکەی بە ینی برینێکی کوشندە بیکەی بە برینێکی گەورە تا ئەوەی جوڵە ئەم تیپە پەک بخرێ و ئێمەش دەزانین کە لە هەموو شێوازی یاریکردن و لە هەموو دۆخی یاریکردنە هێڵی ناوەند هێڵێکی زۆر زۆر تایبەتمەندە و هێڵێکی زۆر زۆر گرنگە لە یاریکردە چونکە هەم دیوی لایانی ێرشبەری پێڕێگەخرێ هەم دیوی لایانی بەرگریش ڕادەگرێ و هەموو یاری تۆپی پێ بەستراوتەوە بێڵی ناوەند بۆیە کلیلی سەرکەوتنی ئەتلێتیکۆ مەدرید لە یاری ئەم شەودا ناوەندە با باسی ئەرکی ڕیال مەدریدتان بۆ بکەم طبعا ڕیال مەدرید تیپێکی ئەزمونددارە و تیپێکە دەزانێت چۆن مامەڵە لەگەڵم دۆخانەیە بکە و بە تایبەتی کارلۆ ئەنشڵۆتی دەزانێت چۆن مامەڵە لەگەڵم دۆخانەیە بکات چونکە لە سەردەمی نوێدا زۆرترین یاری قۆناغی نیوەی کۆتایی بینیوە و زۆرترین یاری کۆتایی چامپیۆنز لیگی ئەنجام داوە و زۆرترین ڕوبەڕووبوونەوەی دوانی ئەنجام داوە و خاوەنی زۆرترین سەرکەوتنە لە چامپیۆنز لیگە و خاوەنی زۆرترین نازناوە لە چامپیۆنز لیگە ینی خاوەنی لە چامپیۆنز لیگە ئەزموندارترین ڕایەنەرە لەوەی کە دەزانێت چامپیۆنز لیگ چی پێویستەوە دەزانێت لەگەڵ چامپیۆنز لیگە چۆن گوزەر دەکرێت بۆیە ئەو نوقسانیانەی لاوەندیش ئەم شەو ئەرکی ڕانەرە کە بتوانێت ئەو نوقسانیانە بۆ ناوەندی ڕیال مەدرید پڕ بکاتەوە ئیتر چی یاری پێکە وەکو دەنگۆکان ئاماژەی پێکەن ڤالڤێردی گەڕاوەتەوە بۆ ڕانانەکان و شەوی ڕابردوو بەشداری ڕانانە بە کۆمەڵەکانی و کردووە و ڕەنگە بە هەمان شێوە یاری مانچستەر سیتی بە پێکانێکی سووکە و ڤالڤێردی بەشداری بکە لە یاری ئەتلێتیکۆ مەدرید چونکە وەکو پێم وتن ڕیال مەدرید نوقسانیە ناتوانێت و نوقسانیەش لە ناوەندا دروستکە بێتوانێ چوامینی بگەڕێتەوە دووە نەخێرم شۆ بێ سینسۆ لە دواوە یاریکە و ڤالڤێردی بگەڕێتەوە تاکی خۆی و چوامینی بێتەوە ناوەند ئەو کاتە لە نێوان کاماڤینگا و مۆدریچ ڕەنگە تەعاملێکی باشتر بکرێ و تەعاملێکی بێستر بکرێ چونکە ڕاستە کاماڤینگا لە ماوەی ڕابردوو ئاستی وەکو پێویست نەبوو بەڵام بوونی دوو یاریزانی وەکو ژمارە 6 هاوشێوەی ژمارە 6 کە کاماڤینگا و چوامینی دەکات بۆ ڕیال مەدرید گرنگێکی زۆرە بێ و یاریکردنی سینسۆ بە هەمان شێوە گرنگێکی زۆر دەبێت و یاریکردنی مێندیش گرنگێکی زۆر دەبێت لەبەی من پێچوانەی هەمووان بیردەکەمەوە پێم وایە مێندی ئەو یاریزانەیە کە لە ڕوبەڕووبوونەوەی دوانیدا زۆربەی کات سەرکەوتووە و زۆربەی کات دەزانێت تەوازنی بەرگری ڕیال مەدرید ڕابگرێ و بۆ هێڵی یێرشبردنیش ئەو کاتە ئەم یاریە بێ باشتر مۆدریچ تۆپ تەوزیاکە ئەم یاریە بێ باشتر مۆدریچ تۆپەکان بگەێنێ بە چ ڕۆدریگۆ بێت چ مباپێ بێت چ ڤینیسیۆس جونیۆر بێت چونکە ئەگەر هاوشێوەی یاری ڕیال بیت سیاریکەن و کۆی خۆ چۆن کارلۆ ئەنشیلۆتی وتی بەرپرسیاریم لەم شکستە لەبەروی هیچ یاریزانێکم لە جوای یاریانە بوو لەبەروی ئەوەی کە
ڕێنماییە دراویان نەتێ بەڵام لە نێو یاریگادا جێبەجێیان نەکردو تەنها 15 خولێکی یەکەم تیپەکە ماسێکی بەرزی پێشکەش کردو توانی گۆڵە تۆمارکە بەڵام دوایەوە تیپەکەم لە جوای یاری چووە دەرەوانێ هیچ تۆپێکیان لە یاریگا بەڕاستی جێبەجێ نەکرد بە دروستی جێبەجێ نەکرد ئەمە پەیامێک بوو هۆشداریەک بوو دای بەگوێ هەموو یاریزانەکانی و پێی ڕاگەاندن کە بەجارێکی دیکە پابندی یاریکردن بنەوە من حەز ناکەم قسە لەسەر شێوازی یاری ئەمە و ئەوەتان مۆ بکەم لەبەرەوەی من لی دەزانم بەڵام زۆر گرنگەکەیکی قسە لەسەر ئەمەیەکە قسە لەسەرەوە کاڵێ تاکتیک خۆزگە بە تەواوەتی بیزانیە تاکتیک چیە خۆزگە بیزانیە بە تەواوەتی تەعاملکردنی تاکتیک چییە و بیزانیە بارودۆخەکەی چۆنە بۆیە یعنی ئەم دۆخ و ئەم قسانە ناکرێتەوە بەم جۆرە و لەم کاتەدا ینی تۆ لەم دۆخاستیارەیە بیتە سەرم قۆڵاییە لەبەرەوەی من چەند بەرنامەی تریش باسم لەوە کردووە ئەوەی کە دەوترێت ئەوەی کە دەڵێت بەش نییە شارزابیت قسێک کۆمەڵە قسە هەیە کە وەرگیراوە و لێ ڕاهاتون لەوەیە کە بیکەن ئەگنا قولوفول فەرقی هەیە هەردووچی وتن نییە بەڵام ئیتر دۆخەکە بەم جۆرەیە وەکو پێشم وتن ئەم شەو ئەرچیان شڵۆتی زەحمەتە و نوقسانی لە تیپەکەیدا هەیە بەڵام سەرباقی ئەمانە بەرپرسیارە و دەبێت ڕێگەی سەرکەوتن بۆ ڕیاڵ مەدرید بدۆزێتەوە و من قەناعەتم وەکو وایە پێوەکو پێم وتن بە یاریکردنیە سینسۆ و هەروەها یاریکردنی چوامینی و کاماڤینگا کە زیاتر وەکو دوو ژمارە شەژوەر بگرن ئەو کاتە مۆدریچ کەمێک بتوانێت شوێنی بلینگام پڕکاتەوە یاخود برایم دیاز کار چەنە هەست دەڵێن کەمێک ئازاریە بووە ئەویش بامان شێوە دەتوانێت تا ڕادێک شوێنی بلینگام پڕکاتەوە بەڵام ئەوە معلومە لای هەمووتان کە شوێنی بلینگام بە هیچ کەسێ پڕ نابێتوانێ وە نوقسانی بلینگام زۆر زۆر بە پێگاتی ڕیاڵ مەدریدەوە دیار دەبێت وەکو بینیشتان یاری ڕیاڵ بیتس کاریگەریکی ڕاستەوخۆی بلینگام وجودی هەبوو چونکە هیچ تۆپێک بە تەندروستی نەدەگەیشتە ڕۆدریگۆ نەدەگەیشتە ڤینیسیۆس جونیۆر نەدەگەیشتە مباپێ و نە ئەو یاریزانانە بەو شێوازانە تۆپیان پێیەگەی کە مەترسی دروستکەن چونکە ئەم تۆپە دەبێت ئەرێک بە ئەرێک بگان نەگەوەی دانیشێ هێرشبەر بێ ئیشی ناوەندیش بکات لە تۆپ هێرشبەرەکە بێت لە ناوەندەوە تۆپ وەرگێ ئیش یاریزانی ناوەندکە بێت تۆپەکە بێ بەرەو پێشەوە بێتە ناحەیە هێرشبەردن هێرشبەردنیەکەشی جێبەجێ بکەن نەخێر بەم جۆرە ناتوانانی ئاوا بێ و کۆی مباپێ کە تۆپێکی باتۆ لەگەڵ بارتران نەیزانی ڕێگەی دەرچوون بدۆزێتەوە لێرە هەر یاریزانەوە بێرکی خۆی جێبەجێ بکە بۆیە بەرگریشی بەرگریە ناوەندیشی ڕێخستنی یارەکەیە و تۆپگاندنێ بە هێرشبەران و هێرشبەران وەرگرتنی تۆپە لە شوێنی خوان و دواتر دۆزینەوەی ڕێگەی گۆڵتۆمارکردنە من چاوەڕێی یاریکی گەورە دەکەم لە ئەتلێتیکۆ مەدرید و ڕیاڵ مەدرید و چاوەڕێی مامەڵەیەکی گەورە دەکەم لە دیگۆ سیمیۆنی و کارلۆ ئەنشیلۆتی و من پێم وایە ئەم یاریە یاریکی تاکتیشی لە ئاستی باڵادا دەبێت و خوێندنەوەی یارەکان بۆ هەر ڕاهێنەرێک لەم یاریەدا چەکی کاریگەریە و ڕانەرە دەبێت و باشترین بژاردەکان چونکە ئەتلێتیکۆ مەدریدیش نەبێ بێ نوقسانی بێ وەکو ئەوەی کە سیمۆنی ژاماژەی پیاوتی ئانشلۆتی و ڕیاڵ مەدرید زۆر زۆر باش خاڵی لاوازی ئێمەزان و دەرکەکەن بۆی کە ئێمە خاڵی لاوازمان لەکوێدایە بۆیە من پێم وایە ئەم شەو ڕوبەڕووبوونەوەیکی تاکتیکی بەهێز کە بۆ هەردوو ڕانە ڕووبدات کە دەڵێم تاکتیکی مەبەستمەوە تاکتیکیانەی خەڵکی تر نییە لەبەرەوەی ئەوە یعنی گیان ناکرێتەوە لەوەی کە کامە تاکتیکە و کامە تاکتیک نییە بەڵام بەڕێوەبردننی یاری و تاکتیکی یاریک بەڕێوەبردنەکە لەلایەن هەردوو ڕانەرەوە ئەم شەو جەنگێکی گەورەیە و جەنگێکی بەهێزە و ئەوەی تریشیان دەمێنێتەوە سەر وردەکاری بچووکی نێویارەکە بزانین کامتی دەتوانێت مابەڵێکی تەندروستکە من پێم وایە گەورەترین یاری قۆناغی شانزەی چامپیۆنز لیگە و هەمان بەتامەزرەوە چاوەڕێی بەڕێوەچوونی ئەم یاری خواتان لەگەڵ